وەزیری بەرگری تورکیا لە عێراق و هەرێمی کوردستان چی بەدەستهێنا؟ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا وەزیری بەرگری وڵاتەکەی ناردە عێراق و دوای چەند کۆبوونەوەیەک لە بەغدا بۆ پشودانێکی ئارام نزیکی دۆستەکانی لە هەولێری هەڵبژار لە ماوەی 36 کاتژمێری مانەوەشیدا 9 کۆبوونەوەی ئەنجامدا کە هیچیان لە بەرژەوەندی کورد نەبوون. ڕۆژی دووشەممە خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا با سەردانێک گەیشتە شاری بەغدا و زنجیرەیەک کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و وەزیرانی ناوخۆ و بەرگری عێراق ئەنجامدا، بەڵام بۆ پشودانێکی ئارام و بێترس شەوەکەی با فڕۆکە تورکیەکەی گەیشتە هەولێر و لە ئوتێل دیڤانی ئەو شارە شەوێکی ئارامی لە نزیک دۆستەکانی خۆی بەسەر برد. بۆ ڕۆژی دواتر ژمارەیەک کۆبوونەوەی ئەنجامدا، بەڵام تەنها لەگەڵ بارزانیەکان، سەرەتا لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی و دواتریش مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و پاشانیش کۆبوونەوەیەکی دووقۆڵیان لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ئەنجامدا و لە هیچ کام لە کۆبوونەوەکاندا بەرپرسانی یەکێتی و گۆڕان ئامادە نەبوون و خولوسی ئاکار دیداری لەگەڵ هیچ کام لە بەرپرسانی ئەو دوو حیزبە ئەنجام نەدا. ئەگەرچی لەو کۆبوونەوانەی هەرێم تەنها ئاماژەبەوە کراوە، باسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و تورکیا کراوە، بەڵام زانیاری گرنگ دەستکەوتون کە تەواوی کۆبوونەوەکان بەدڵی پارتی بووە، چونکە تورکیا سوورە لەسەرەوەی فشاری زیاتر لەسەر پەکەکە لە خاکی هەرێمی کوردستان دروست بکات و لایەکی ترەوە لە یەکتێگەیشتن کراوە لە نێوان هەرێم و عێراق و تورکیادا بە مەبەستی بەردەوامیدان بە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە کە هەرێم مەترسی ئەوەی هەبوو عێراق و تورکیا ڕێککەون و ڕێگری لە هەناردەی نەوتی هەرێم بکەن لەو ڕێگەیەوە. بە جۆرەی ئاژانسی هەواڵی تورکیا وەزیری بەرگری ئەو وڵاتە جەختی کردوتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا هەواڵی خۆش و مێژووی دەبیستن لەبارەی کۆبوونەوەکانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. شارپرێس لە سەرچاوەیەکی تایبەت و ئەمنیەوە زانیاری وردی دەستکەوتۆ لەسەرەوەی وەزیری بەرگری تورکیا با بەرپرسانی پارتی کە جگە لە مەسعود بارزانی هەریەک لا مەسرور بارزانی و یەکیروان بارزانی خاوەن بڕیارەکانی ئەم هەرێمەن ڕاگەیاندووە دەبێت بە تەواوی هەرێمی کوردستان خۆی یەکلای بکاتەوە لە هاوکاریکردن و پشتیوانیکردنی تورکیا لە شەڕی دژ بە پەکەکەدا. لەناو کونسوڵخانەی وڵاتەکەشی لا شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا بە ئاشکرا ڕایگەیان لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوتوین لەسەر دامەزراندنی سنتەرێک بۆ ئاڵوگۆڕی زانیاری، چونکە سوورین لەسەر کۆتایی هێنان بە تیرۆر لە چوارچێوەی هاوکاری هەولێر و بەغدادا. لە قۆناغی داهاتوودا گۆڕانکاری گرنگ لەو ڕۆوە دەبیندرێت لە نزیکی شەوە چاودێری دەرکردنی پەکەکە لە شەنگال دەکەین. لەلایەکی دیکەشەوە ڕۆژنامەی هەبەرتورک لە راپۆرتێکدا وردەکاری سەردانی وەزیری بەرگری تورکیای بۆ بەغدا و هەولێر ئاشکرا کردو و دەڵێت تورکیا پێشنیازی ئۆپەراسیۆنی سەربازی هاوبەشی خستووەتە بەردەستی هەولێر و بەغدا بە شێوەیەک کە لە نۆ خاڵەوە هێرش بکرێتە سەرگەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. ئەوەش زاندراوە لەو نۆ کۆبوونەوەی لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجامیدا تەنها دکتۆر بارە مەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق با خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیای وتووە پێویستە وڵاتەکەت ڕێز لە سەروەری خاکی عێراق بگرێت و دەستدرێژەکانی بوەستێنێت، چونکە عێراق خاوەنی سەروەریە. چاودێرانی سیاسی پێیان وایە هیچ کام لەو کۆبوونەوانەی کراون سوودی نابێت بۆ دژایەتیکردنی پەکەکە. لەو ڕۆژەوە دکتۆر فایق گوڵپی سیاسەتمەدار پێی وایە هاتنی خولوسی ئاکار سوودی نییە لەبەرەوەی پەکەکە لەژێر دەستی عێراق و هەرێمی کوردستاندا نییە، ئەو هێزە لە شەڕی پارتیزانیدایە و ئەم گەلە کۆمەیەش کاریگەری لەسەر پەکەکە نابێت.